من هەر سەبارەت بەم بابەتە میوانێکم لەگەڵ دەبێت کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەڕێز دکتۆر یاسین ساڵحە کە بەڕێوەبەری گشتیە لە نێردرا و پەیوەندیە ڕۆشنبیریەکان لە وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵمە. دکتۆر بەخێر هاتیتووەم کاتت باش. زۆر سپاسم کاتان باش. تاقیکردنەوەکان دوێنێ چۆن بوو؟ باش بەڕێوەچوو؟ زۆر باشی کەمترین کێشە ڕووی نەداوە بە شێوەیەکی ئاسایی لە هەموو زانکۆکان قوتابیان و خوێندکاران بەشداری تاقیکردنەوەکان کردو زۆر بەڕێکوپێکی بەڕێوەچوو. باشە، جیاوازی تاقیکردنەوەی ئەم ساڵ چی بوو لە ساڵانی پێش و بۆچی ئەم هەموو ڕێژە زۆرە پێشکەش کرا و ئەوەندەی باسکراوە 7500 کورسیتان دابین کردووە؟ ئایا هەرێمی کوردستان توانای بەڕێوەبردننی ئەم بڕوانامانە یاخودەم قوتابیانەی هەیە کە لەم بوارە جیاوازانەیە بتوانن پەرە بە خوێندنەکانیان بدەن؟ بۆ خۆی خواستێکی گەورە هەیە لە لای قوتابیان و خوێندکاران لە هەرێمی کوردستانە بۆ خوێندنی باڵا. یەکێک لە هۆکارەکان لە ساڵی 2009 خوێنی باڵا لە کوردستان نەکراوەتەوە. بۆ خۆتان دەزانن کێشەی کۆرۆنا سەری هەڵدا و ئەو مەشاکیلانی هەبوو. ئەوەش هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ئەو بەرنامەیە دوا بکەیە و ئەم ساڵ دوای 4 ساڵ ئەو بەرنامە بە شێوەیەکی پلان بۆ دانراوتر ڕێکوپێکتر بەڕێوەچووە. بۆیە خواستێکی زۆر هەبوو لە هەموو لایەکەوە بۆ ئەوەی بەشداری لە تاقیکردنەوەکان کەن و بۆ ئەوەی بەشداری خوێندنی باڵا بکەن لە کوردستانە. هۆکاری ئەوەی کە بۆچی ئەوەندە خەڵک بە تامەزلۆیەوە دەیەوێت بڕوا بەشداری لە تاقیکردنەوەکان کە دەیەوێت لە خوێندنی باڵا وەربگیرێ ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی. یەکێک لەو هۆکارانە هۆکاری ئابووریە بدڵنیایی، چونکە بڕوانامە تەئسیر لە موچە و بەرزکردنەوەی مەرتەبەیەکە. هەموو کەسێ بەدام هەڵدا هەر بۆ ئێمەش لە هەواڵی ئابووریە گرنگیمان پێدا و لەلایەنە ئابووریەکەی ویسمان بەڕێستان وردەکاری زیاتر بدەن. بەڵێ ئەمە شوا دەکات بەشێکی زۆر لە فەرمانبەران و ئەوانەی کە لە کەلتی حکومی و لە کەلتی تەنانەت گشتیژی شەکەن لە کەلتی تایبەتیش ئەمانە بە تامەزدۆیەوە دەیانوێ بڕانامەکانیان بەرزکەنەوە. ئەمە لە ڕووی ئابووریەوە. لە ڕووی دەرفەتی کارەوە کارەوە بە تاکید ئەوانەی کە بڕوانامەی باڵایان هەیە لەوانەیە چانس و دەرفەتێکی زیاتریان هەبێ بۆ ئەوەی لە بازاڕی کارە ئیشیان دەستکەیە. بۆیە تامەزدۆیەکی زۆر هەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بۆ خوێندنی باڵا. باش، ئەمە وای نەکردووە کار ڕێژەی چوونە دەرەوەی قوتابیان بۆ خوێندن کەم بێتەوە؟ بەدڵنیایی لە ساڵانی ڕابردوودا بەهۆی ئەوەی لە کوردستانە خوێندنی باڵا نەدەکراوە ڕێژەیەکی زۆر کە زیاد لە پێویستی هەرێمی کوردستان ڕووی لە وڵاتەکانی دەرەوە کرد بوو و ئەمەش لەلایەکەوە وای دەکرد کە بە پێی پلان نەبێ خەڵکی زۆر بخۆی بەدەر لە پەلانی حکوومەتی هەرێم دەچوە دەرەوە. لەلایەکی کەشەوە ڕەنگە لە پێویستی ناوخۆیی زیاتر بێ ئەوانەی کە جگەلەوەی بردنە دەرەوەی داهاتێکی زۆری بەتایکید وایە بردنە دەرەوەی داهاتێکی زۆر بە چونکە ئەوە کۆمەڵی مەسلوفاتیان هەیە. یەکێک لەوانە کرێ خوێندنە پارەیەکی زۆرە بە پێی وڵاتەکان لە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا لەگەڵ وڵاتەکانی دەوروبەرمان جیاوازی هەیە. ئەتوان بڵم هەر قوتابیەک ساڵانە پێویستی بە $50,000 تاکو $10,000 واتە بە پێی وڵاتەکان. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکا هەر قوتابیەک پێویستی بە $50,000 هەیە ساڵانە سەرفیکە. لەبەرەوە پارەیەکی زۆر لە هەرێمی کوردستانەوە دەڕۆیشتە دەرەوە بەم هۆیەوە. ئەمەش ئەرکێکی زۆر بوو هەم لەسەر خانەوادەکان هەم لەسەر ئابووری هەرێمی کوردستان و هەم لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش. بۆیە بەدڵنیایی کردنەوەی خوێنی باڵا لە هەرێمی کوردستانە کاریگەریەکی زۆری ئەبێت لەسەر ئەوەی کە ڕێژەی چونە دەرەوەی قوتابیانمان بۆ دەرەوە و ڕێژەی بنە دەرەوەی پارە و ئابووری کوردستان بۆ دەرەوە کەم بێتەوە. باشە، کەواتە لەگەڵ ئەمەشا ئێستا خەڵک چاوی لەوەیە کە زیاتر کورسی پێشکەش بکرێت یاخود ئەو پێشکەشکارانێک کە داوایان هەیە بۆ ئەو بوارە جیاوازانە زیاترە. ئێوە پلانتان نییە کە کورسیەکان زیاتر بکەن و لەگەڵەوەشدا هەندێک لە زانکۆهلیەکان داوایان کردووە کە ئەوانیش بەشدار بن؟ ئەمە نابێتە یارمەتی دەرێک کە خوێندنی باڵا یارمەتیان بات بۆی کە هەم کورسی زیاتر بدرێ و دەرفەتێکی باش بێ بۆ ئەو کەسانی کە ئارزومەندی خوێندنی توانستی زانستین؟ ئێمە پلانێکی گونجاومان داناوە کە ئیتر ساڵانە ئەم بەرنامە بەردەوام بێ. واتە گاپ دروست نەبێ لە بینی هەندێک ساڵ بکرێتەوە هەندێک ساڵ نەکرێت، دەبێتە پرۆگرامێکی ساڵانە و ئەمەش دەتوان بڵم دەرفەتێکی زۆر باشە گونجێنێ بۆ هەموو ئەوانەی کە تموحیان هەیە و ئاواتیان ئەوێ بێن لە خوێنی باڵا بخێن لە ساڵانی ئایندا. ئەگەر ئەم ساڵە دەرفەتیان نەبوو لە ساڵانی ئایندا بێن بەشداری بکەن. بە تەئکید یەکێک لە هۆکارە ڕئیسیەکان ئەوەیە کە ئێمە ئەمانەوەیە چوونە دەرەوەی ئابووری
کەم بکەینەوە بۆ چونە دەروی ئەو پارانی کە لە کورسان ئەو کاریگەری لەسەر داهاتی هاوڵاتیان و خێزانەکانی هەرێمی کوردستان هەیە کە منداڵەکان دەنەدەرەوە کەمیکەنەوە بێن لە کوردستانە بخێن. ئەمە جانب ئابوووریەکەی باس دەکەین نەگینا جانبی ئاکادیمی زۆر گەورەشی هەیە. باشە لە جانب ئاکادیمیەکە توانین پێما بڵێ ساڵانە هەر ئەو ڕێژەیە بە جێگیری ئەمێنێتەوە یاخود ڕێژەی کورسیەکان زیاکەن؟ ئەتوان بڵام ساڵەکانی ئایندە کەمی دەکەینەوە کەمیەکەنەوە مژدەیەکی ناخۆشە نامژدەیەکی خۆشدانە نابێت بڵین ئەتوانین بڵین خەبەرێکی ناخۆشە نا خەبەرێکی ناخۆش نییە چونکە ئەمە وەکوتمان ماوەی 4 ساڵ بوو خوێنی باڵا نەکرابووە لەبەرەوە ئێستا داخوازێکی زۆر گەورە هەیە. ساڵانی ئایندە ئەگەر بێت و بە پێی ئەو پلانەی هەیە ساڵانە بکرێتەوە داخوازەکە کەمترە بێتەوە چونکە ئەوەیەکی اقتصادیە و پڕ دەبن و دەوڵەوانی کە پێویستیان پێێتی دەتوانن بەدەستی بێنن لەبەرەوە ڕێژەکە کەم بێتەوە ئێمەش بە پێی ئەوە ڕێژەکە کەمەکەینەوە. واتەوەی ئەم ساڵکردان ڕێژێکی زۆر بوو ساڵانی داهات و کەمترەکەنەوە ڕێژەیەکی زۆر ئەو ساڵە کردوانتەوە بۆ ئەوەی کەڤەری ئەو ساڵانی ڕابردوو بکەین. بەڵام لە ساڵانی ئایندا وەکوتمان وردەوردە دەچێتە سەر سکەی خۆی بە پلان ساڵانە چەند پێویست بێت لە کورسان ئەوەندە دەکرێتەوە. باشە دکتۆر ئەم پلانەی کە داتانناوە ئەتوانن بڵێن لە ساڵانی ئایندا داهاتێک بەشێک لەو داهاتی باست کرد کە چێتە دەرەوە کاریگەریە بێ لەسەر زیادکردنی داهات لە هەرێمی کوردستان و لە ناوخۆ؟ بەدڵنیایی ئەمەیە چەند شتێ بڵە. فەرمە. یەکەمیان ئەوەی کە حکوومەتی هەرێم وەکو حکوومەت داعمی کردووە بۆ نزیکەی لە ساڵی 2002 نزیکەی 350 ملیۆن دۆلاری سەرف کردووە حکوومەتی هەرێم بۆ ئەو قوتابیانەی لە چوارچێوەی بەرنامەکانی حکوومەتی هەرێما وەکو بەرنامەی تواناسازی و بەرنامەکانی تری پشگیریکردنی قوتابیان لە دەرەوە نزیکەی 350 ملیۆن دۆلار حکوومەتی هەرێم سەرفی کردووە. 350 ملیۆن دۆلار. و ئەو پارانەی کە قوتابیان بۆ خۆیان لە بڵێن بە ئینگلیزی پێڵێن سێڵە فەندت یعنی خۆیان دامی خۆیانەکەن دەچنە دەرەوە وەکوتم ساڵانە هەر تەلەبەیەک بۆ هەر ساڵێک لە نێوان 10,000 بۆ 50,000 دۆلار سەرف دەکات. و ئێمە ئێستا 4260 قوتابیمان لە دەرەوە خوێنێ. ئەگەر اقتصادیان لێکی دێتەوە مەبلەغێکی زۆر گەورەکە کە ساڵانە لە هەرێمی کوردستانەوە چێتە دەرەوە بۆ خوێندن. ئەگەر ئێمە ئەم پارەیە بێتەوە لە ناوخوا سەر بکرێتەوە بە تاکید کاریگەریکی زۆر باشێ بێ لەسەر ئابووری جگەلەوە کاریگەری باشێ بێ لەسەر بەرزکردنەوەی داهاتی زانکۆکانی خۆشمان کە ئێمەمانەوەیە زانکۆکانمان تا ئاستێکی زۆر پشت بەخۆیان بسن لە ڕووی داهاتەوە. باشە نەک زانکۆکان توانین بڵین لە سێکتەری وە بەرهێنان ناتوانن ئەو قوتابیانە لە سبەی ڕۆژدا دەستێکی کاری باڵا بنیت دی ئێمە پێویستمان بە ئەندازیارێک نەبێت لە دەرەوە بیێنین ئەمانە خۆیان سوودیان لێ وەربگیرێ. بەتاکید ئێمە هەروکو بەڕێزامشکە ژمارەیەکی زۆر دەستی کاری دەرەوە ئێستا لە کوردستان ئیشەکەن ئەگەر بێت و ئەم دەستی کارە لە ناوخۆ دەستەبەر بکرێ و پشت بە سەرمایەی ئینسانی خۆمان سەرمایە مرۆی خۆمان بەسێ لە هەرێمی کوردستانە لەو دیوەشەوە بەرژەوەندێکی گەورەی هەرێمی کوردستانی تێدایە کە ئەو لە جاتی ئەوەی ئەو کرێکاران لە دەرەوە بێن و لێرە پاران پێ بدرێ بە سوود تواناکانی ناوخۆی خۆمان وەربگریت. باشە دکتۆر توت بۆ هەر یەک تەلەبەیە قوتابیەک 10,000 بۆ 50,000 دۆلار سەرفەکە ئێوە هیچتان نەکردو بۆی کە لە ناوخۆ ئەو پارەیە سەرف بکەن و داهاتێکیش بۆ ئێرە بگەڕێتەوە و شوێنیان بکرێتەوە ینی شوێنە ئەهلیەکان بکرێتەوە بتوانن کە هەر ئەو پارەیە سوودی لێ ببینرێتەوە بۆ قوتابیەک ئامادە بێت لە دەرەوە چەندێکی لێ وەربگرن ئاساییە بەلایەوە بەڵام لە هەرێمی کوردستان لە وڵاتی خۆی لە ناو کە سوکاری خۆیان بێت بتوانێت بەڵام دەرفەتی ئەهلی هەبێت ینی ئێوە بتوان لەگەڵ زانکۆ ئەهلیەکان یاخود لە شوێنە تایبەتەکان ئەم کارش بکەن. ئێمە تەنها لە ڕووی ئابووری و تەماشای ناکەین تەبعەن لە ڕووی ئاستی زانستی و سانداردی ئەکادیمی دەبێ ئەوانش لێک دەینەوە. ئەگەر زانکۆکانی ئێمە بە تایبەتی وەکو باسی دەکەی زانکۆ ئەهلیەکان ببینین لە ساڵەکانی ئایندا لە ڕووی ستانداردی زانستیەوە لە ڕووی ئاستی ئەکادیمیەوە بگەنەوە ئاستەی کە بتوان خوێنی باڵا بکەنەوە و خوێنی باڵاوەەر بگرن یاخود بە هاوبەشی لە نێوان زانکۆیەکی ئەهلی وە زانکۆیەکی حکومیدا بتوان خوێنی باڵا بکەنەوە بە دڵنیایی ئەمە پشتگیری دەکەین. پشتگیریەکەن بۆ هیوانتر خوێندکارانیش بیر لەوە بکەنەوە کە ئیتر ئەو پارەی کە پێی ئاساییە لە دەرەوەی وڵات سەرفیکا بۆ خوێندنەکەی لێرەش هەمان شتە. باشە توانستی زانستی مەرجە بۆ پێشکەشکردن یعنی لە هەموو وڵاتان بەم شێوەی ئێمەیە ئەکرێت لەو شێوەیە هەبێت یاخود ینی ئەو توانستە زانستیت تەنها مەرجە ئەتوان بڵێن هەر وڵاتی سیستەمی خۆی هەیە بە دڵنیایی توانای زانستی مەرجە. ئێمە لە هەرێمی کوردستانە
پشت بە نمرەیە بەسین بۆ خۆ دەزانی لە زۆربەی ئاستەکانەمە پشت بە نمرەیە بەسین بۆ خوێندنی باڵا بۆ ماستەر ئێمە گوتومانە هەر کەسێ لە 6 کەمتری هەبێ ناتوانێت بەشداری بکە بەڵام لە لایەکیەوە دەرگایەکی کەما بۆ کردێتەوە ئەویش دیبلۆمی باڵایە ئەتوانێت بچێت 1 ساڵ بخوێنێ نمرەکەی بەرزکاتەوە بۆی بتوانێت دواتر بچێت ناو ماستەر و دکتۆراوە واتان کردو مەجای واستەیتیان ئەمێنە دکتۆر بە دڵنیایی ئەو پەڕی جهود بەگەر خراوە کە زۆر شەفا بێ و تاقیکردنەوەکان بە شێوەیەکی هەمووی بە شێوەی لیژانە یعنی بەو پەڕی جهود کراوە کە زۆر شەفا بێ و بەو پەڕی دادپەروەری پرۆسەکە بەڕێوە بچێت زۆر سپاس دکتۆر یاسین ساڵح بەڕێوەبەری گشتی نێردراوان و پەیوەندیە ڕۆشنبیریەکان لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە زۆر سپاس